سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم لە بەرنمێکی نوێی سەرنج بە دیداری ئێوە شادەبم. ڕۆژی چوارشەمی ڕابردوو نێچیرفان بارزانی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا و لە وەڵامی ڕۆژنامەنووساندا لەسەر داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا ڕایگەیاند کە بە جۆرێک باسی لەو داگیرکاریانی دەوڵەتی تورکیا کرد و پاساوی بۆ داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا هێنایەوە و پاکەکەی بە خەتابار بینی و بە بارێکی قورس لەسەر باشووری کوردستان وەسفی کرد. هەرزوو لە دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە کاردانەوەی لێکەوتەوە لە ناوچینی ڕۆشنبیران و بەشێکی زۆر لە باشووری کوردستان خەڵک بە و قسان و بە و لێدوانانەی سەرۆکی حکوومەت نیگەران بوون. ئێمەشەم بەرنامەمان تەرخان کردووە بۆ ئەو پرسە و بە میوانداری هەریەکە لە بەڕێزان هاوڕێدەریا پێشمەرگەی دێرین و هەروەها لە ڕێگەی سکایپیشەوە بەڕێز کاک عەلی کەریمی چاودێری سیاسیمان لەگەڵا لە وڵاتی بەریتانیاوە. ئێمە سەرەتا ئەگەر هاوڕێیانمان لە سکایپەکەیان ئامادە کرد بێ ئەمانوێ بچینە لای بەڕێز کاک عەلی کەریمی لە وڵاتی بەریتانیاوە. بەڕێز کاک عەلی کەریمی سەرەتا بەخێر بێ. زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێزی ستەرتیوی. زۆر سپاس کاک عەلی. من ئەمەوێت لەو پرسیارۆ دەست پێ بکەم بۆچی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان لە بەرچاوی میدیاکانە بیانوو دەداتە دەوڵەتی تورکیا لەسەر ئەو داگیرکاری و لەشکرکێشەی کە دەوڵەتی تورکیا لەسەر باشووری کوردستان جێبەجێی ئەکا بە تایبەتیش لەم ماوانەدا کە باشووری کوردستان بە قۆناغێکی مەترسیدارە تێئەپەڕێ. ینی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا چۆتە قۆناغێکی نوێی مەترسیدارەوە لەم کاتە حساسەیە سەرۆکی حکوومەت کە دەبوو ئیدانەی ئەو داگیرکاری بکردایە لە بری ئەمە دێ پاساو دەداتە دەوڵەتی تورکیا و پەکەکە بە خەوتابار ئەبینێ. فەرموو. ئەزانی چۆنە ئێمە دەبێ بەڕاستی زۆر ڕوون و شەفاف لەگەڵ میلەتەکەی خۆمان قسە بکەین و پێشمان میلەت لەسەر جادا زۆر ڕوو و ئاشکرا ڕاستیەکانیان لێ ڕوونە. ئەویش ئەوەیە کە نە دەوڵەتی تورکیا پێویستی بە بیانوێ وەکو فەرمووتان نا کاگنەچیر بە پێویستی بەوەیە کە بیان و بینێتەوە بۆ ئەوەی کە چۆن میلەت چاواشە بکەن، چۆن میلەت داگیرکەری بێن سەری، چۆن میلەت بفرۆشن، چۆن میلەت دزی لێ بکەن. ئەوە پێویستیان بە بیان و نییە شتەکان لەوێ بە ئاشکرا دەکەن. بەڕاستی وایە ئەمە ئەسڵان پێویستی بەوەی نیە. حەقیقەتێک ئەوەیە کە ئێمە وەکو میلەتی کوورد لە باشوور دەبێ ئەم ڕاستیە بزانین. جەمعیەتێک کۆمەلگایەک چەند کەسێک هەر چۆنێکی لێودەنێن سیاسەتی ئەمڕۆی باشووری کوردستان بەڕێوە دەبن کە بەڕاستی هیچ فڕێکیان بە نیشتمان پەروەری بە نەتەوە خۆشەویستی بە دڵسۆزی نییە. جەماعەتێک جەمعیەتێکن کە دەسەڵاتی ئەمڕۆی و کوردستانی بەدەستەوە گرتووە و ئەوە لە زۆر لە تاریخی جیهانیدا و بە شەریەتدا ڕووداوە لە دەوڵەتانی دەوروبەری خۆمان. مەسەڵەن جۆزانە لە شەستەکان کابرایەکان بەنێوی سەدام حوسێن ئەویش بخۆی پێشەڕۆژگەر و شعبی بوو تەنانەت ناوی حیزبی بەعسیشان لە خۆیان نابوو کەڕان کە چی هاتن ئەو وڵاتیان ئاوا لێ کرد، ئەو میلەتیان ئاوا لێ کرد بۆ کۆمەڵێک تاقنێکی تایبەتی مافیا و عێراقیان بەو ڕۆژەکەیان کە هەمووتان دەبینن پێویستاکە لە ئێران ئەینی شێر لە وڵاتانی وەکو ئەفغانستان وەکو پاکستان. ئەمە حەقیقەتێکە کە ئێمەش دەبێت لەو خولیە و ڕوحیای مەسەلەی خەباتگێڕی شۆڕژگێڕی سیاسی بینە دەرێ. کاکە کورد و کورمانجی باشووری کوردستان میلەتی باشووری کوردستان تووشی تاقمێک بەناو سیاسی بوون، تووشی تاقمێک بەناو بەڕێوەبەری وڵات بوون کە هیچ پڕێکیان بە شۆڕژگێڕی خەباتگێڕی بە دڵسۆزیەوە نییە. هاتوون خۆیان ڕێکەوتۆ خۆیان بیرەنگ بوون خۆیان داسەپاندەوە سەرەوە میلەتەیدا. ئێستاش ئەو میلەتەیان پێ میلەتێکی جاهیلە پێیان دە میلەتێکی ئەوەیە دواکەوتووە کە لێیان بخوڕی حەقا دەسەوسێنێوە حەقا چی خراپە لەگەڵ. ئەمە حەقیقەتێکە بۆ بەرژەوەندی خۆیان، بۆ بەرژەوەندی بنەماڵەیان، بۆ بەرژەوەندی تاقم و ئەو شتێک کە پێی بەڵام کۆمیتە مەرکەزی سەرکردایەتی هاتێکی فێڵن خۆیان بەلایەکی چوونەوە هیچ شتێکی سەر و حەدایت نییە کە کارنەچیر بێ لە ئەو بارانە بداکە
دەبێت فەکەکە و خەتایەتی و کوردی ئێران خەتایەتی خۆ کاکەس باسی فەکەکەی نەکرد من کوردی ئێرانێکی دەکوت خۆی بۆوە ئامادە دەکرد کە بەیانی دوو بەیانی ئەگەر ئێران بەختەکانی زیاد کرد ئەو کەلاماتێکیش بداتە سەر حکومەت و کۆمەڵەکان و ئەوانە خۆ من ئەوانم باشی گوێ لێ بوو حقیقت ئەوەیە کە دەبێت کوردی ئێرانیش خۆی ئامادە بکات فەکەکەش دەبێت خۆی ئامادە بکات کە بابە ئەو کەسانەی ئەمڕۆ ئەو خیاڵە لەشان بەرنە دەرێ ئەو کەسانەی ئەمڕۆ لە هەولێر و سلەیمانی دەستەڵاتی کوردیان بەدەستە ئەوانە ئیتر لە تیش و ڕژگێری و بەباتجێڕی و نیشتیمان فرۆشی و برای ئەودی و برای ئەودی و بلایان داوە ئەوانە ئەم ڕووکەنە خەریکی بازرگانێکی یەکجار زەبەلائی گەورە باشە بەڕێز کاک عەلی کەریمی بە بڕوای بەڕێزت ئەو قسانەی سەرۆکی حکوومەت لە جێی خۆیدایە وەکو چاودێرێکی سیاسی منەمەوێت ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم ئەمن ئەزم کردی ئەگەر وەکو بازرگانێک و وەکو کەسێک کە دیکتاتۆرێک و وەکو کەسێک کە هاتووە بۆ خوێنمشتنی خێنی ئەو میلەتە هەژارەی ئەوەی کە بڕوای بە چوار پارچەی کوردستان نیە بڕوای بە نەتەوەی کورد نییە کە کوردێک نەتەوەیە بڕوای بەوەی نییە کە براکانمان لەو دیوی سنوور لە زەڕۆ شەڵاردا باشپور تووشی ئەفزێت بوون ئێمەش دەبێت لێرە تووشی ئەفزێت بین ئەگەر ئەوە بێت بڵێت بەڵام حەقیقەت ئەوەیە کە هەم کارنەچین و هەم بنەماڵەکەی و هەم حیزبەکەی و دەسەڵاتدارانی تری باشووریش ئەوەیان نەشاردۆتەوە کە ئەوان مدافع و پاسەوانی بەرژەوەندێ تایبەتیەکانی خۆیانن ئەوڕۆ بەرژەوەندێ تایبەتیەکانی بنەماڵەی بارزانی یا کارنەچی یا پارتی دموکراتی کوردستان لەوەدایە کە دڵی تورکیا بە هیچ شتێکی لە خۆیان نەکەن تەنانەت ئەگەر تورکیا هاتە سەر ئەوەی کە وەکو چۆن لە ڕێفراندۆم ئیهانەی کردن وەک چۆن لە ڕێفراندۆم بە فریریدان وەک چۆن لە ڕێفراندۆم هەموو بڵینگۆکانی دەوروبەری بنەماڵەی بارزانی هاواریان دەکرد کە تورکیا لەگەڵ ڕێفراندۆمە و تورکیا سەر بەخۆی کوردستان دەسەلمێنێ بەڵام دیتمان کە تورکیا چ نامەردێکی حتا لەگەڵ خودی خۆیان کرد و یەکێک لە وڵاتانە بوو کە زۆر بە توندی زۆر بە پیسی بەرپرسی ڕێفراندۆمی داوە و ئیدانەی ڕێفراندۆمی کرد ئەوان حتا ئەوەشیان لەبەر بەرژەوەندەکانی خۆیان ژێرسمێڵی هەر گوێیان لێ نەبوو هەر وەکوەی کە گوێیان لێ نەبوو بێ ئەم هەموو ئیهانەی کە ئاغای ئوردوغانی شخصی بارزانی کرد ئەو هەموو لێدوانانەی کە ئێمە دەیبیستین لە بن عەلی یەلدرم و لە چاوژۆغڵو لە ئوردوغانی لە دەستگاکانی تورکیا کە چۆن بە سووکی وەکو سەرۆک خێڵ و سەرۆک عەشیرە باسی هاوپەیمانیەکەی خۆیان دەکا کە بنەماڵەی بارزانی بن کە من هەرگیز و هەرگیز لەو بڕوایی دانیم تەرازۆکە دەوەدانێکە بنەماڵەیەکی وەکو بارزانی هاوپەیمانی دەوڵەتێکی گەورەی وەکو تورکیا بن ئەوان گاڵتەی پێ دەکەن ئەوان وەکوەی کەمە خەدیم لە کوردیدا هەیە دەڵێن شوتیم نەبن هەنگڵی دەڵێ بۆیە دەڵم خاڵە بۆەوەی کە ئەوەم بۆ بگری ئەمن حەقیقەتەن ئەوەیە کە ئەمن هەرگیز و هەرگیز بڕوان بەوەی نەبووە بەڵام ئەو بنەماڵەیە بەرژەوەندیەکانی خۆیان بەرژەوەندی تەسکی بنەماڵەیان ئەوەندە لە لای خۆیان گەورەیە کە کوردیشی بە قوربان دەکەن غیرەت و ئەوەی خۆشیانی بە قوربان دەکەن دەناخۆ ئەگەر لەباری غیرەت و عەشیرەتیشەوە بێت کەسێک کە ئاوا ئیهانەتکە ئیتر تۆ جارێکی دیکە مەعاملەی لەگەڵ ناکەیت ئەتۆ جارێکی دیکە ئیدی بزنسی لەگەڵ ناکەیت بەڵام ئەوان بزنسەکەیان ئەوەندە بەلاوە گریگە کە ئەوەشی لەگەڵ دەکەن جا بۆیە هیچ دوور مەڕوانن من ئەو ڕۆژانە دیسان مقابلەیەکی دیکەم کرد لە یەکێک لە دەستگا ئاژانسەکانی ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستان بە سەراحەت ئەوەم گەیان کە دەوڵەتی تورکیا بەبێ ئەوەی کە کوردانی باشوور یارمەتی بکەن جا کوردانی باشوور مەبەستم میلەت نییە میلەت هەرگیزەوەی داکە بەڵام ئەم هێزانەی کە بەکرێ گیراون و لە خزمەتی سیاسەتە گڵاوەکانی تورکیەیدان ئەگەر بەبێ چاوساغی ئەوان بەبێ یارمەتی ئەوان هەرگیز و هەرگیز دەوڵەتی تورکیا ئەمڕۆ ناتوانێت بەرەو قەندی بچێت بەڕێز کاک عەلی کەریمی سەرۆکی حکومەت لەلایەک باس لەوەکە کە پەکەکە بۆ تەبارێکی قورس بەسەر شانی باشووری کوردستانەوە بە پێچەوانەی ئەمەوە
ڕۆژانە ئەبینین بۆ پشتیوانی لە ڕابردووە لە ڕۆژاوای کوردستان هەم لە مەسەلەی کوبانیا لە سەرەکانیا لە ڕابردووتر دواتر لە ئەفرینا ئێستاش بۆ پشتیوانی بۆ قەندیل بەردەوام ئەبینین لە باشووری کوردستان لە زۆربەی شار و شارشکەکانی کوردستانە هەندێک جار ڕێپەیوانی سەرتاسەری لە هەموو شوێنەکانی باشووری کوردستان ئاکرێ من ئەمەوێ ئەو دوو بەراوردکاریە ینی کەسێکی وەکو بەڕێزت چاودێرێکی وەکو بەڕێزت چۆن شۆرۆفەی ئەو دوو بەراوردکاریاکەی لە کاتێکا سەرۆکی حکوومەت بەرز لەواکە کە پەکەکە بۆتە بارێکی قورس بەسەر باشووری کوردستانەوە لە هەمان کاتا بە پێچەوانەی ئەمەوە خەڵک لە باشووری کوردستان هەر هەمووی بۆ پشتیوانی لە پەکەکە هەر کاتێک ویستی بێتی دێتە سەر شەقام و پشتیوانی لە قەندیل و لە هەموو شوێنەکانی کاکاکە لە پرسەنەتەوایەتەکانەکە ئەو قسەی کافڵان پارچە بۆتە بارێکی گران بەسەرمانەوە ئەوە قەوانێکی سواوە ئەمە زۆر حیبە بۆ شۆڕژگەرێک ینی هەتا باسیەوە کاکە ئاڵێ پەکەکە قەندیلیشی داگیر کردووە ئەو باز لەوە ئەمە قەوانێکی کۆنە ئیتفاقاً ئەمن دەبێ مشکلە بم ئەو دەبێ مشکلە بێ ئەمن دەبێ خەمخۆری سەپارچەی ڕۆژهەڵات بم ئەتۆ دەبێ خەمخۆری باشوور بی ئەو دەبێ خەمخۆری باکوور بێت کاکە ئەوە نێ ئێمە ئەبوو جارێ دەڵێ سەرۆکی نەتەوەیی میلەتی کورد دەی هەویست وا بکا وا بکا وا بکا کۆنگرەی نەتەوەیی بکانەوێش سەرۆکی نەتەوەیی کوردووە کاکە سەرۆکی نەتەوەیی کورد خۆ بەگاڵتەجاری نابێت بەڵێ سەرۆکی نەتەوەیی کورد دەبێت خۆی ئامادە بکە کوردی ڕۆژهەڵات سەرێشەی بۆ دروستکە کوردی باکوور ڕەشەڕسەر بۆ ئێمە کوردانی ڕۆژهەڵات کە ئەو برایی خۆت درێژایی 40 ساڵ هەمووی لە بیرە و تێدا بووە بۆ ئێمە نەماندیت برادران و هەواڵانی کوردی باشوور چی هاف زەحمەت و چۆرە وەریان بۆ ئێمە دروست کرد بۆ ئێمە وامان کرد بۆ شەهید کاک فوادی مستەفا سوڵتانی شەهید دکتۆر قاسملو سەعیدی شەرەفکەندی کەمیان غەم و بەدبەختی و چارە ڕەشی کوردانی باشوور بە کۆڵگرت بۆ بە کەممان تەحمولی ئەوە کرد کە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ دەستگایەکی داگیرکەری پیسی لە داعش پیستری سپای پاسداران شەرمان دەکرد بەو پەڕی ساوایی خۆمان بەو پەڕی تازەبوونی خۆمان لەلایەکی دیکەوە هێزێکی گەورەی قیادە موەقەتەی کوردی باشوور بۆ لەگەڵوانیشمان شەڕ نەکرد بۆ ئەو شەڕ سەرێشەمان بە دڵ و بەجان بۆ خۆمان نەکڕی جاکاکە ئەگەر کوردی ڕۆژهەڵات فقط زادە بۆ تۆ قیرکە کەفسیت سەرێشت بۆ دروست نەکە کە کوردی باکوور تەنیا و تەنیا ڕەحمەتی بۆ تۆ هەبێت ئەوە کوردایەتەکە دەچۆدا بوو بەڵێ زۆر جاران پارچەیەکی کوردستان سەرێشەمان بۆ دروست دەکات دەیە بە دڵ و بەجانە و سەرێشەی بکەیت خۆ لە خۆرا سەرێشەمان بۆ دروست ناکە ئەخر ئەوانش کوردایەتی دەکەن ئەخر ئەوانش وڵاتەکەیان داگیر بووە ئەخر ئەوانش دەخێندا دەژین ئەخر ئەوانش دەنێو ئاگردا دەژین دای پێ دوایە بێ هاوکاری یەکتر بکەین پێ دوایە بەڕای بەڕێزت لەبری ئەو قسانەی کە سەرۆکی حکوومەت باز لەوە کاکە پەکەکە قەندیلی داگیر کردووە بەشێک لە باشووری داگیر کردووە بەکاری ئەهێنێ دژی تورکیا و چالاکی تیاکاوە گەڕێتەوە ینی پێ دوایە لە بری ئەم قسانە دەبوو سەرۆکی حکوومەت دەستی هاوکاری و باسی لەوە کردایە کە بەرەو یەکێتیی نەتەوەی و باسی لەوە کردایە سەرۆکی حکوومەت ئەگەر سەرۆکێکی مۆدێرن و ئەوڕۆیی بێت پێش ئەوەی کە بریاری ئاوا گەورەی نەتەوەیی بدا کە سپێن لەوانەیە بە خیانەت بۆی بنووسن کە بە دڵنیایی بە خیانەت بۆی دەنووسن پێش ئەوە دەبێت بچێت دەنگی میلەتی خۆی ببیستێت کاکە ئەو بە میلەتی باشووری کوردستان لەوەی نیگەران نییە کە ئەکەپەی ئۆردۆغانی بەرەو قەندیل دەڕوا ئەوانە ڕاستە غەمێتی بەڵام ئەو ڕەغەمی گەورەی باشووری کوردستان کە من بۆ خۆم لە نێو دەرد و ئازارەکانیان داژیاوم ئەوەیە کە بەو گەرمای 50 دەرەجە ئاغای سەرۆکی حکوومەت نەیتوانیوە 4 سەعاتیان کارەبا بۆ تامی بکە ئەوەی کە میلەت پێوەی نیگەرانە ئەوەیە کە ئەوە خەریکە تەواو دەبێ سیاسەتەکانی حکوومەتی هەرێم و ئەم کاک سەرۆکەی کە ئەو هەڕەشانە لە قەندیلی دەکا نەیتوانیوە سیاسەتێکی دروست لەگەڵ تورکیای هاوشەریکی خۆی و ئێرانی جیرانی بکە لەسەرەوەی کە چەمەکان نەگرێتەوە کاکە میلەت بەوەی نیگەرانە میلەت چی بەوەی داوە بە دڵ و بەجان بە تانیش دەنێرێت خواردنیش دەنێرێت و ئیتفاقن ئەدێرەدایە کە بۆمان ئیسبات دەبێت ئەم برادەرەی لەسەر جادە عەرەبانەی پێیە تاکسی پێیە تەلەبەیە مامۆستایە زۆر لە تۆی زیاتر مەسئول و بەرپرس و ئاگاداری و خۆشەویستی بۆ ئەو برادەرە هەیە کە ئەو برادەرە لەسەر جادە عەرەبانەی پێیە تاکسی پێیە تەلەبەیە مامۆستایە زۆر لە تۆی زیاتر مەسئول و بەرپرس و
ئەوڕۆی حکوومەتی کوردستان بەرپرسیار خۆی دەبینێ زۆر زۆر لە تۆ شۆڕژگەرترا زۆر لە تۆ زۆرتر هەست بە پرسیارەتی دەکات بۆیە ئەوان ئەگەر یەک تۆز لە فکری میلەت دابان دەبوو لە پێشدا بپرسن ئەرێ بەڕاستی میلەتیش ئەو قسانەی تۆ دەکا کە دیارە نایکە هەروەکو بۆ خۆت کتت لەولا مزاهرە دەکرێت لەولا ئەوە دەکرێت کە من بەڕێی من ئەو مزاهرانەی کە ئەو چەمرۆزی کراوە زۆر باشە بەڵام زۆر کەمە چونکە دەبێت میلەتی باشوور بزانێت ئەوەی کە ئەو ڕۆکانە ئەوان دەیبینن ئەوەی کە ئەو ڕۆکانە لە بێمەعاشی لە بێ ئاوی لە بێ کارەبایی لە بێ سوتەمەنی لە بنزینی گران هەمووی سەرچاوە و نەتیجەی سیاسەتی فاشل و دزی و تاڵانی بەرپرسانی ئەمڕۆی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پشتی شەری بەردەکەوێت کە ماوەی 12 ساڵ سەرۆکی حکوومەتی کوردستان بووە هەر ئەم برادەرەیە کە دوێنێ پێرە و فەرمایشانێت ئەمە بە کورتی ئەوم پێ بڵێ دوایین پرسیار بۆ بەڕێزت ئەویش ئەوەیە باشە لە کاتێکە بەو قسانەی سەرۆکی حکوومەت بێ کە چوارشەمی ڕابردوو لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە قسەکانی کرد لە دوانیدا کە گوایە پەکەکە لە بەشێکی باشووری کوردستانی دایکرد کردووە باشە هەر ئەم پەکەکە نەبوون کە بەپەلە فریای شنگال کەوتن و لە جینۆسایدێکی گشتی سەرتاسەری ڕزگاری کردن هەر ئەم گەریلاکانی پەکەکە نەبوون لە باشووری کوردستان و مەخموریان پاراست هەر گەریلاکانی پەکەکە نەبوون کە لەگەڵ پێشمەرگە کە لەگەڵ هاوشانی پێشمەرگە لە کەرکووک و ناوچەکانی گەرمیان شەڕیان دژی داعشە کرد باشە بۆچی لەو کاتەیە پەکەکە داگیرکردنەوە نییە و بۆچی ئێستا داگیرکەرە ئەسەم تۆ وای دابنێ کاگارامجان بینەرانی بەڕێزی خۆشەویست کە چاوتان لە ئێمەیە وای دادنێ کە پەکەکە هیچ یارمەتیەکی شەڕی شەنگار و شەڕی داعشی نەکردوێت وای دابنێ کوردانی ئێران بە دڵ و بە گیان نەچون بۆ جیبهە و هەولیان نەدا کە خێنیان لەگەڵ براکانیان لە باشوور تێکەڵاو بێ ئەسەن تۆ وای دابنێ وای دابنێ کە کاکە هاوزمانێکی خۆت هاو نیشتیمانێکی خۆت لە بەشێک لە ماڵەکەی تۆدا هاواوەتەوە کەپرێکی هەڵداوە بۆ خۆی بابە داگیری چی کردووە کەپرێکی هەڵداوە لەوێ هەمووی لەژێر بەردن خۆ ئەگەر ئەپەکەکە لەوێ لەبێ ئەمن دەیانجار چوومە قەندینیان ئەو ساڵ کاکە جان قەندی بە پەکەکەیەوە ئاوەدانە کورەخۆ قەندی بە پەکەکەیەوە خۆشە کورەخۆ خەڵکەکە بە عیشقی پەکەکەوە لەوێ چوار بزدان بەخێو دەکەن دەنا قەندیل چی بە ئەوە باوە کاتێک ئەتۆ لە شار و شارۆچکەی نزیک سلەیمانی و هەولێرێ خەڵکەکە چۆلی دەکا کاتێک هەموو دێ و دێهات و شارۆچکەکانی گەرمیان لە بێ ئاوی و لە بێ نەوتی و لە بێ کارەبایی چۆلی دەکەن تۆ بڕۆ بزانە قەندیل یەکێک لە خۆشترین ناوچەکانی ئەوڕۆی کوردستانە بۆ چونکە کۆمەڵێک برادر لەوێ دەسەڵاتیان هەیە کۆمەڵێک هەواڵ لەوێ دەسەڵاتیان هەیە کە بەڕاستی خەمخۆری میلەتەکەن کوڕەکاکە من بە چاوی خۆم دیومە زبڵی کۆ دەکەنەوە زبڵ ئەم بە چاوی خۆم دیومە مولدێکی بچووکیان هەیە بۆ ئیعلام و ئەوانە کاکە چوار گڵۆپیان لێ زیادە دەیدەن بە 4 دانە جوودبەندەی دەیدەن بە 4 دانە بزنەوانی کورە کاکە خۆ قەندیل ئەوە پەکەکەی لێ هاتە دەریا بۆ تۆ دەچی گەشت و گوزاری لە دروست دەکەی کاکە بۆ تۆ دەچی لەوێ ئاوەدانی دەکەیەوە شاری سیاحی نازانم وەکو چۆی دنیای لە دروست دەکەی کورە کاکە جان خۆ ئەتۆ ئەرکی مرۆڤایەتی کوردایەتی هەر لێی گەڕێ ئەرکی مرۆڤایەتیش بێت کەسێک کە لێی دەقەومێ لە لافاو لە کارەساتی سروشتی پەنا بۆ ماڵێکی بێگانە دەبا پەنا کاکە بۆ کەم کوردنەی قەوماوە پەنای بۆ دەوڵەتانی خارجی بردووە بۆ دەوڵەتانی خارجی برای هاوزمان و هاوڕەتەوەیی کوردن ئەدی بۆ باوەشی بۆ هەمان کردوتەوە ئەی کاکە تۆ هیچ نەبێ ئەرکی نەتەوایەتیت هێندەی بە چاودامەدەوە ئەو کوردستانی داگیر کردووە کوردستانی کۆی داگیر کردووە والله بالله تەڵا کوردستان ئێوە داگیرتان کردووە ئێوە بە زۆر داگیرتان کردووە ئێوە وەکو چۆن شای ئێرانی داگیر کرد وەک چۆن سەدام کوردستانی داگیر کرد ئێوەش بەشێکن لەو داگیرکاریە دەست خۆش زۆر سپاس کاکە عەلی زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزت دەحاوێتەوە ئەتۆ ئەوەشن لێ بەچاوەیە زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزت کە لە ڕێگەی سکایپەوە لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵمان بووین سپاس بۆ ئەو کاتەی کە بە ئێمە بەخشی زۆر سپاس بۆ تۆ بۆ جۆگرانی بەڕێز و بینەران سپاس بۆ بەڕێزیشت کاک